یاریەکانی پاڵەوانێتی تێنسیانەکانی کوردستان دوای 6 ڕۆژ لە بەڕێوەچوونی دوجار کۆتایی هاتوویانی هەولێر پارێزگاری لە نازناوەکەی کرد. لە یاری کۆتایی هاوشێوەی 2 ساڵی ڕابردوو هەولێر و نیشتیمان بێگەیشتن. سەرەتا لە یاری تاک عەلی ئەبوزێد لە هەولێر ڕوبەڕووی سان تەحسین لە نیشتیمان بوویەوە. عەلی با دوو کۆمەڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد 6-3 و 6-4. لە یاری دووەم یاری جوود لە نێوان فارس و عەلی لە هەولێر و سان و جوتیار لە نیشتمان بەڕێوە چوو. هەولێر جارێکی دیکە براوە بوو با دوو کۆمەڵی بێوەڵام 6-3 و 6-0. یاریەکەش لە بەرژەوەندیانی هەولێر بە کۆتا هاتوو بۆ دووەم ساڵ لەسەر یەک بۆ پاڵەوان. من وەکو پارێزەرێک دامی زۆر مەشاریە دەکەم و زۆر نەشاتاتی دەکەم، خاستان پێشم خۆش بوو نەشاتی وەرزشی پێش ترێشکە کردومە و لە زۆر زیان فترەکیش بوو کە پەتای کۆرۆنا هەبوو ئەو شتانە ڕاوەستا بوو، بەڵام ئەو برادرانەی اتحاد تێنیسی کوردستان داوایان لە من کرد، ئەمنیش موافقەم کرد کە ئەو بتوڵەیان بۆ بکەین. ئەو بتوڵەش بتوڵەکی گرنگە چونکە یەکەم جارە لەسەر ئاستی کوردستان دەکرێتن. 19 بەشداری کردیە لە هەر 5 پارێزگای کوردستان: هەولێر، دۆک، سلێمانی، هەڵەبجە، کەرکووک. باڵ پشتێکی باشە لە بۆ تێنس بەردەوام هاندانمان دەکەن. سەبارەت بە یاری کۆتایی موفق نەبووین، بەس الحەمدوللا پلەی دووەممان بەدەستینە. ئینشاڵڵا بە ساڵی داهاتوو بتوانین پلەی یەکەم بەدەستبێنین. سوپاس بەخوا ئەم ساڵ توانیمان پلەی یەکەم بەدەستبێنین، هەم پار ساڵیش ئەمە توانیمان پلەی یەکەم بەدەستبێنین. بێ حەمەی برام هەر توانیمان ئاستە پێشکەش بکەین. گەمەی کۆتایی بەقووەت بوو، زۆر حەماسی بوو. یەکەم گەمە عەلی ئەبوزێد بردیتی، دووەم گەمە زەوجی بوو، جۆت بوو، ئەوەش بردمانەوە و دەستخۆشی لۆنگۆ دەکەم، دەستخۆشی هەموو لایەک دەکەم. یاریەکانی پاڵەوانێتی تێنسیانەکانی کوردستان بە بەشداری 19یانە لەسەر زەمپارێزگەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. ماوەی 6 ڕۆژی خایاند و خەرجی پاڵەوانێتیەکەش لەسەر سپۆنسەر بوو. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.